کراسەکەی من و بانزینەکەی شاسوار هەفتەی پێشوو لایڤێکم کرد. کراسێکی سپیم لەبەردایە. پاشان کەسێک لە فایبەرەوە نامێشی نردووتی کاک ئارام زۆر حەزم لەو کراسەی بەرتە. منیش وتم بەسەر چاوانم ئەدەستێکم بدەرێ هەر ئەوەی بەرم شگە بەم و بۆتە نێرم. وتی تۆ چەند لە بەرەکەی؟ وتم من ئێڵ لە بەرەکەم. وتی وەڵا من XL بەعەمەلم نایەت. وتم بەداخەوە خۆزگە ببوایەوە بۆم بنادیتایە. تا ئێرە با لە بەردڵی ئێوە بڵێن کارەکە سروشتیە. هەرچەندە داواکەی ئەو بەپێی عەقڵی من شەرمەزاریە، بەڵام منەزانم تاشی کورد چۆن خۆی و کەرامەتی داڕزاوە و ڕسوا کراوە. دوو ڕۆژ دوای ئەوە نامێشی بۆ نردووم و چەندین جوێنی داوە کە من کراسێکم بۆ نەناردووە و ئەزانێ من دوکانی کراسفرۆشیم هەیە. جا خەڵکانێ تا ئەو دەرەجەیە سووک کرابێت و فێری چەمانەوە و سوالکردن بوو بێ و عیزەتی نەفسی سفر کرابێتەوە ئاساییە بۆ مشتێ بنزین و دەبەیە ئاو سەما بکە و هەڵبقنێ. بێنە بەردەم مایک و شاشەکان بگرین و بکرۆزێنەوە خۆیان ڕسوا بکەن. بەڵام ئامادە نەبن وەک مرۆڤ بێنە سەر شەقام و پەلاماری ئەم دەسەڵاتە بدەن و مافەکانی خۆیان وەربگرنەوە. هەر کەسێ بیداتێ هەر هەڵەپەڕێ، هەر ئەڵێ باشە ئەگەر ڕاستەکەی تۆش بمەرێ. بۆ چونکە مەسەلەکە بمدەرێ و وەری بگرێ. ئەسڵی باس سەرەتا ئەبێ ئەوە بزانین خەڵکی خۆی چۆشی داداوە بۆ پارتی وێچێتی. ئەمان لەسەر شانی ئەو خەڵکەوە بوونەتە هەمەکارە. تاوانباری ئەسڵی خەڵک و بێدەنجەکەیەتی. هیچ کات ناجوڵێن و خۆیان ڕانامەشێنن تا ئەمانە بکەونە خوارەوە و وەک مێش لەژێر پێدا بفلێقێنەوە. بۆ خەڵکی سوالکەر کەسێک ڕاست بێتەوە و چوانان بداتە چوار کەس و چوار تەنکەر بنزین بداتە کەسانێک باشە. بکەرەکانیشی وەک دەستکەوت و چاکەکاری. هەڵبەتە نەک لەبەر چاکەکاریەکە، لەبەر ئەوەی هەندێک بنزین و ئاوت ئەدەمێ و دوایش بیرت بێ دەنگم بدەیتێ. ئاخر هیچ پشیلەیەک لەبەر خاون ماڵ مەشک ڕاو ناکە. بۆ ئێمە کە دژی ئەو دەسەڵاتین ئەم جۆرە کارانە بۆ مانەوەی پارتی وێشێتی و خزمەت بە ئەجندا و مانەوەی ئەوانە زانین. ئەوە ڕاستە کۆمەڵێک کەس بۆ چەند ڕۆژێ هەندێک دەستکەوتیان دەسەکەوێ، بەڵام چارەسەری بنەڕەتی ئەمە نییە. هیچ ئۆپۆزیسیۆن و شۆڕژێڕێ نابێ خەڵک فێری سوال و چەمانەوە بە ئیرادەی بکە. هەڵبەتە ئەوانە ناڵێم سەرقاڵی کاری بزنسن بە ناوی سیاسەتەوە. ئەوە ئەرشی پارتی وێشێتی و حکوومەتەکەیان ژیانی خەڵک دابین بکەن. لە بنزینەوە بیگە تا ئاو موچە و کارەبا و هەموو پێداویستیەکان. کاتێک ئەمانە سامانەکە ئەدزن و هیچ شتێک بۆ خەڵک دابین ناکەن، کەسانێک دێن هەندێک بنزین و ئاو دابینەکەن بۆ کۆمەڵی خەڵک واتاکەی بۆ ئارامبوونەوە و سادبوونەوەی دڵگەرمی خەڵک و پاراستنی دەسەڵاتە و خزمەتە بەو. وایە بینم بنزین و ئاوەکەش هی دەسەڵات خۆی بێ یاریەکە و بەس. بە درێژایی مێژووی بۆ ڕزگاری و ئەوانەی دژی دەسەڵات بوون هیچ کاتێ خۆ بە ئۆپۆزیسیۆن زانێ کاری دەسەڵات ناکات و باری سەرشانی سوگ ناکا و نایپارێزێ، بەڵکو نەداری، بێموچەیی، بێئاوی، بێبەنزینی، بێنانی و هەژاری وەکو کۆمەڵە چەشی کاریگەر بەدەستەوە ئەگرێ دژی دەسەڵاتەکە بۆ لەناوبردننی. کاتێک تۆ ئەچی ئەرکی سەرشانی دەسەڵات سوگەکەی لەو جێگەیە تا خزمەتی دەسەڵات و مانەوەکەیت کردووە. وەک ئەوە وایە کەسانێک تووشی ئازارێکی زۆر بوون و تۆیش چەند کەسێکیان لێ ئەگریت و دەستێکی ئازارشکێنیان لێ ئەدەی. بۆ دوو ڕۆژ و ماوەیەکی کورت ئازارەکەیان ئەشکێ و دوجار وەکو خۆیان لێ دێتەوە. دەزانم خەڵکی عەوام و سوالکەر و شعوشکاو ئەڵێن هەر باشە لێ هیچ باشترە ئەگەر تۆش ئازایی ئەگەر تۆش پیاوی وەرە بمان دەرێ. واتە ئەگەر بیانەیتێ پیاوی شەریفی ئازای، ئەگەر نەیانەیتێ ناپیاوی ناشەریفی هیچ نیت. بەم مانایە قەرنێ بیان دەرێ پیاوی چاچی، هەرکە لێت بڕین ئیتر تۆ ناپیاوی. بۆیە لێرەوە ئەمێ بە هەموو خەڵک بڵێن ئەوەی شاسوارەکان ئەیکا خزمەتکردنە بە ئەجندای دەسەڵاتی پارتی وێشێتی. ناکرێ ئەوان سامانی ئەمگە لە بزن بۆ خۆیان، بەڵام ئاوا خەمساردانە وەڵام نەدەنەوە بە خواستەکانی خەڵک. خەڵک کارەبای نەبێ، خەڵک ئاوی نەبێ، خەڵک ژیاری نەبێ، بەڵام کۆمەڵێ خەڵک لەویا هەڵتۆقن و هەر بە پارەی ئەو دەسەڵاتە هەر بە پارەی دزی بڕن چوان تەنکەر ئاو و چوان تەنکەر بەنزین بکردن و هەر دەسەڵات بیاناتێ بێن بە مەجموعەی خەڵک و بڵێ وەڵا کاکەوە ئێمەش هەین سبێنێت دەنگمان بدەینێ بۆ ئەوی لە پەرلەمانی بەغا و لە پەرلەمانی هەولێرە چەند کورسیەک بەدەستبێن و لەو ڕێگەیەوە سەد ئەونەی ئەو پارەی بنزین و ئاوە پارە پەیدا بکەنەوە. بەڕاستی ئەمە گاڵتەکردنە بە شعوری خەڵک و خۆشخزمەتیە بۆ دەسەڵاتی پارتی وێشێتی. سەرکەوتوو بن ئارام ئەحمەد.